لە قەزای سەی سادق خۆپیشاندان لە کەژێر دەی بەیانیەوە لە بازاڕی قەزاکەدا دەستی پێکرد و دواتر خۆپیشاندەران بەرەو ناوچەی پارتی دیموکراتی کوردستان ڕۆیشتن. خۆپیشاندەران بە گوتافکێشانەوە هەوڵیان دەدا بارەگای پارتی بسووتێنن، بەڵام لەلایەن لایەنگرانی پارتیەوە تەقە بەسەر خۆپیشاندەراندا کرا و خۆپیشاندەرانیش بە فیشەت وەڵامی لایەنگرانی پارتیان دایە. بێەوە حیوارە بێ بێەوەی قسەمان کردێت لەسەر بینای بارەگای خۆمان بین دەرگامان داخستووە وەکو احتیاتی یەکەم هەموو هەواڵانی پێشمەرگەی گوڵان و کادر و پێشمەرگامان لە ژوورە بووە بەردیان پێوە ناوین یانی حیوار لەگەڵ بەر چۆن نەکرێت. هەرچەندە بەرپرسانی پارتی دەڵێن هاندانی خۆپیشاندەران بۆ هەوڵدان بۆ سووتاندنی بارەگاکانی پارتی لەلایەن بزوتنەوەی گۆڕانەوەیە، بەڵام ئەو مەکۆی گۆڕانەی کە تەنیا 3 ماڵ دوورە لە ناوچەی پارتی لە سەی سادق دەڵێن ئێمە پارتیمان پاراستووە نەک خۆپیشاندەرانمان هاندابێت. ناوچەی پارتی استراتیژیەکەی واڵکەوتووە ئێمە لەگەڵ 3 خانومان بینە لە 2 قۆڵەوە مەجای ئەوەیە کە خۆپیشاندەر هێرشیان بۆ بێنێ لای خۆرهەڵاتیەوە کە ئێمەی تێکەوتوین ئێمە لەبارەی پاراستومانە نەمانیڵاو تەنها بەردێکی بگرێتە ناوچە ئێمە بۆچی گاڵی خەڵکە یانیان قسە زۆر دوورە لە ڕاستیەوە ئەنیار ئەوانیان توێ بیانکەکە بکەن بە بیانکی ئێمە ئێمە نەعەسەن خەڵکمان گاڵداوە لەگەڵ خۆپیشاندانی. پێک لە خۆپیشاندەران هۆکاری خۆپیشاندانەکان بۆ نەدانی موچەی فەرمانبەران و ڕێکنەکەوتنی لایەنە سیاسیەکان لەسەر پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان دەجێڕنەوە. ئەو 5 حیزبەی کە کۆبوونەوەکەن ڕۆژانە ئەوانە هەمووی مناڵی چینوهەژار فەقیری چینوهەژارن باجێدەن داواکەین لیان با خۆیان بێنەوە شەڕە بەردەکەن مناڵی خەڵک تووشێ مەزعانە نەکەن کاک بگەنە نەتیجێ بۆ خەڵکە هەمووی مناڵی فەقیرە کاک چی ئەم لاش و چی و لاژەمی مناڵی فەقیر لە نێو خۆپیشاندەران و لایەنگرانی پارتی لە قەزای سەی سادق زیاتر لە 87 کەس برینار بوو. برینەکانیان لە ڕێگەی ئەو شەڕە بەردەوە بوو کە ناوبەناو لە نێوانیاندا ڕووی دەدا نەک بەو تەقانەی کە لەلایەن خۆپیشاندەران و کادرانی پارتی لە سەی سادق لەیەک دەکران.